گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاکا دڵعوسمان نووسەر و چاودێری سیاسی کاکا دڵسڵاوت لێبێ دەستان خۆش چی دێ لەسەر پرۆژه یاساکە هەندێک دەڵێن یان هەموو یان هیچ هەندێک دەڵێن ئەمە ینی لەم دۆخە لەم واقعەدا ئەکرێ بڵێن شتێک بەدیاتوە گەرچی بە دڵی کوردیش نەبێ بەڵام باشترە لەوەی کە هیچ بەدەست نییە ڕاستیەکەی یان هەموو یان هیچ واتایەکی نییە چکە تۆ لە دانوستانە هەمیشاوێ بدەیت و وەربگریت ئەوە دانوستانی پرسی کوردیش پرسێکی ئاڵۆزە پرسێکی هەروە کەم و کوڕ و یەکلایەنە و دوولایەنە نییە پرسێکی نێودەوڵەتیە ئەوە پەیوەستە بە سیاسەتی جیهانیەوە لەبەرەوە تۆ ناتوانانی بەو هێزەی کە هاتەوە بەو کۆمەڵگەیی کە هاتەوە بەو پارچەبوون و ناکۆکیانەی کە هاتە بڵێ یا من هەموم ئەوێ بە گوڕوانگەی خۆم یا هیچم ناوێت هەموو بەدەست نایێت هیچیش واتایەکی نییە بۆ تۆ یعنی درێژەدان بە سیاسەتی کۆمەڵکوژی و لە ناوبردن و نکۆڵی کرد لەبەرەوە ئێمە لە پرۆسەیەکی سیاسیین کەوتوینەتە ناو دۆخێکەوە کە دەوڵەتی تورکیا ناچاری ئەوە بۆ بێت دەست بۆ ئاشتی کورد ڕابکێشێ هەر هۆکارەکەی هەرچێک هەبێ بوونی تێکۆشانی گەلی کوردەکەوای لە تورکیا کرد و ئەم دەسەر بگرێ و ئەم دەسەر ڕابکێشێ بۆیە پرسەگە لێرە هەیە کە کورد چەند ئەتوانێت بە یەکگرتووی بە یەکێتی ناوخۆیی وەڵامێکی جددی ئەم پرۆسەیە باتەوە بەرەو بە یاساییکردنی ناسنامەی کورد چونکە ئێستا ناسنامەی کورد لە قۆناغی نکۆلیکردنەوە گۆڕاوەتە سەر ئەوەی کە ئەناسرێ دەوڵەتی تورکیا ینی بە کوردی قسە کرێتیایە ئەڵێ کورد هەیە و لەگەڵ کووردا دانیشتنەکات و هەر ئێستەی کە زۆر کەس هەیە ئیدعاکە ئەڵێ دەوڵەت ئەمان بە تیرۆریست دەناسێ بەڵام ئەو دەوڵەتە لەگەڵ ئەم تیرۆریستانە لە گفتوگوۆیە لەسەر چارەسەرکردنی پرسێک ئەم پرسە ڕوانگەی جیاوازی تیا هەیە ڕوانگەی دەوڵەتی تیا هەیە بە شێوازی خۆی ڕوانگەی کوردیشی تیا هەیە بە شێوازی خۆی زۆر خەڵک هەیە لە لای ئێمە بە تایبەت لە هەرێمی کوردستان و باشوورە خوێندنەوەکە بەستەنیا لە ڕوانگەی دەوڵەتەوەکە ئەمە مەترسیدارە ئەمە یەکلابینینە یعنی ئەمە هەمان ئەو ذهنیەتە دەوڵەتگەرایەیە کە لەسەر ئەساسی یەکلایەنەت بینینی دەوڵەت و دەسەڵاتەکانی ئەو شرۆڤۆشیکردنەوەکە بەڵام نە کوردیش هەیە بۆیە دەوڵەت ئەمڕۆ هاتوۆتە سەرمێزی گفتوگۆیەک لەبەرەوەی کورد هەیە و لە تەرێک لەگەڵ کووردا گفتوگۆوەکە بەرهەمی یاسای چوارچێوە هیچ ساڵ و نیوێک بۆ 2 ساڵ گفتوگۆیە لەگەڵ بەڕێز ئۆجەلانە لەگەڵ بە تەفگەری ئازادی کووردا لەگەڵ دەم پارتیە لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی کوردیە جا هاتۆتە سەر ئەم یاسایە کەم و کوڕیتیا هەیە و ڕێبەر پۆش قبوڵی نەکردووە ئەوە پەکەکە کە کۆتاییشی هاتووە تەفگەری ئازادی کورد قبوڵی نەکردووە سەرنجی لەسەری هەیە بەڵام وەک هەنگاوێکی دەستپێک بۆ دروستکردنی گفتوگۆیەکی لێک تێگەیشتن واتاداریە بینێ وە پێویستیشە ئەمانە چۆن چارەسەر بکرێت بەو شێوەیە چارەسەر بکرێت کە بەڕێز ئۆجەلان خۆی ڕاستەوخۆ بەشێک بێت لە بەشداریکردن لە بەڕێوەبردننی پرۆسەکە دوو تێکۆشانی گەلی کورد واتای ئەوەی هەبێت کە لە ڕێگەی یاسای دیموکراتیک و ناسینی ناسنامە و زمان و کولتور و خۆبەڕێخستنکردنی کوردەوە دەربچێت لەبەرەوە پرسەکە بەمە تەکمیل لەبێت ئەوە نییە هەر بڵە وەڵام مادام ئەم پرسە هاتووە و یاسای چوارچێوە دەچوە بڕۆی تو بە دەمەواتنی کورد بۆ پرسەکە پرسی ئاشتی و تا بەم ڕۆژ دەگا کە قۆناغی بە یاساییکردنێتی هەنگاوی گرنگن بەڵە گرنگن گرنگیەکەی لەکوایە گرنگیەکەی لەوایە کە لە مێزێکی گفتوگۆ دروست بووە لەم مێزە تەنیا دەوڵەت نییە کوردیشە گفتوگۆکە لە بینی دەوڵەت و لە بینی کوردایە و بۆ نمونە ئێستا ئەم یاسایی کە دەرچووە یاسای چوارچەوە گوایە باسیەوە ئاکرێت کە گەریلا ئەگەڕێتەوە ئەمە خۆ بە تێکۆشانی بەڕێز ئۆجەلان بۆ خاوەن دەرکەوتن لە ڕەنجی گەریلا و لە پاراستنی یاسایی گەریلا دروست بووە وەکو کۆن کە زمانێکی ناسیاسی لە باشووری کوردستانە هەیە بەرامبەر بە نسکۆ شکستەکانی گەلی کورد و شۆڕشەکانی ئێمە و لە 75 کە پێڵەن ئاشبەتاڵ کە چۆن خەڵک هەمووی چەکەکانی داناوێزی پێشمەرگە هەڵوەسا و ڕێبەرایەتی نەماوی شتێک نەما و خەڵک چوونە بەردەسی دەوڵەتێکی فاشست و ئیتریا لێیان گیرایە لێیان زیندانی کرایە لێیان دوورخرایەوە بەم شێوەیە نییە بەڕێز ئۆجەلان خاوەن لەم گەریلایەنە دەرکەوتووە ئەوێت لە ڕێگەی یاسایەکی دیموکراتیکەوە تێکەڵ بە کۆمەڵگەی سیاسی دیموکراتیکی تورکیایان بکاتەوە و بتوانن کاری سیاسی بەردەوام بکەن نەگەوەی کە بچنەوە ماڵەوە بێتای خەباتی کووردە هەندێک نایدەکەن دەڵێن ئەمە کۆتایی خەباتی کووردە دەڵێن ئەمە ئاشبەتاڵە ئەمە ترسیەکە ئەوەیە بۆچی من لەوە پێشوتم یەکلایەنە لە ڕوانگەی دەوڵەتەوە سیرکردن مەترسیدارە ئەگەر ئاشبەتاڵ وایە بەڕێز ئۆجەلان بە یاسا ئەم پرسی چارەسەر ناکرد بۆچی ئەمە پێداگری بەڕێز ئۆجەلانە لە بە یاسایی چارەسەرکردنی گەڕانەوە خۆ گەڕانەوە
تەنیا گەڕانەوەیکی ڕوت و ڕەجاڵی بێبەرگ و بێچەک نییە بۆ ناو کۆمەلگا، گەڕانەوەیکی تێکۆشەرانەیە بۆ تێکەڵبوونەوە بە تێکۆشان و ئەمە بۆ خۆی هێنانی دەستکەوت و کولتورێکی تێکۆشانی 52 ساڵەیە بۆ ناو کۆمەلگا، ئیتر لە شاخەوە دێتەوە خوارەوە بۆ ناو شار، لە ناو شار لەگەڵ کۆمەلگەی دیموکراتیکە تێکەڵە بێتەوە. ئەو کاتە شاری کۆمەلگەی دیموکرات شاری تورکیا و شاری باکووری کوردستان وەکو شارەکانی لای ئێمە نییە، هەر کەس لە ماڵۆ دانیشت بێت و بێخەم بوو بێت و ئەمانیش بچن و یا بکەونە زیندان و یا دوور بخرێنەوە بۆ شارەکانیکە. لەوێت دەستگا و سازی گرنگرنگی شارەوانیەکان هەیە، کۆمەلگەی مەدەنی هەیە، پەرلەمان هەیە، کولتوری ڕێخستنە کولتوریەکان هەیە، ڕێخستنە زمانەوانیەکان هەیە. ئەم هەواڵانەی کە لە شاخن ئەچنەوە تێکەڵ بن تێکۆشانە بن و لەگەڵ ئەم تێکۆشانە هاوبەشیەکەن. کەم هەواڵانەی شاخ دەتوانن بچنەوە بۆ شارەکان. هەندێک ڕخنەوە دەگرن بەشێک لە سەرکردەکان یعنی سەرکردە زۆر دیارەکان هیچیان ئەمانە بۆیان نییە بچنەوە. ئەی ئەمانە کە بۆیانێ بچنەوە چی دەکەن؟ چارە نووسیان چی دەبێت؟ ڕاستەکەی من وردەکاری بند بە بەندی یاساکە نازانم چۆنە. ڕۆژە یاساکە لە بەردەستی مندا هەیە؟ خوێندومە تۆ پڕۆژە یاساکە، بەڵام ئەمە پێویستی بەشیکردنەوە هەیە. بۆچی؟ لەبەرەوەی ئایا ئەوە سەر ئەچێت کە ئەم 200 هەواڵەی کە بازەکرێت لە دەرەوەی ئەو چوارچەوەیە بمێننەوە، یا ئەوانیش دەچنەوە ناو چوارچێکەوە، یا قۆناغ بە قۆناغ ئەمانیش تێکەڵ بەو تێکۆشانە کرێنەوە. لەبەرەوە ئەم پرسەش وایە خاوەنداریکردنی بەڕێزۆ جەلانە. بۆچی؟ بەڕێزۆ جەلان و توێتی یەکەم ناو ئەبێ بە من دەست پێ بکە، خۆی لێ دەرباز نەکردو، هەخستۆتە دەرەوەی چوارچێوەکە. بۆیە ئێستا لە ڕاگەیاندنەکانی تورکیا گفتوگوۆیەواکەن کە بەڕێزۆ جەلانی شیتیانە لەم چوارچێوەیە و پێگەیەکی نییە. جا بۆیە ئێستا پێداگیری تەفگەری ئازادی لەسەر چییە؟ لەسەر دروستکردنی پێگەیەکە بۆ بەڕێز ئۆجەلان و باخچەلی ژووتی پێویستە ئۆجەلان لە یاسای مافی هیوای یەکێتی ئەوروپا سوودمەند بێت. باشە ماوە سادل مەسەلەن لە مادەکانە با بڵین دەسەڵاتی دەستنیشانکردن و پشتڕاستکردنەوە، ینی هەندێک ئەوی کۆتایی هاتنی کردەیی و چەکداماڵینی تەواوەتی ڕێکخراوەکە بە هەموو پێکاتەکانی ڕێخستن و باڵەکانی ژێر کۆنتترۆڵێەوە لایەن دامەزراوە نییە پەیوەنددارەکانەوە. جا ئەوەی کە پەیوەستە بە ئەو کەسانە ئەم یاسایە ئەو تاوانانی خوارەوە دەگرێتەوە کە بە گوێرەی یاسای ڕێگرتن لە دابینکردنی دارایی تیرۆر و یاسا بەرکارەکان ڕێکخراون. جا ئەمێ ئەو خاڵە بخێنینەوە کە کێ شمولەکە ئەو کەسانی خوارەوە بە هیچ شێوەیەک بەخشینیان ئاسانکاری ئەم یاسایە سوودمەند نابن. ئەو تاوانانەی کوشتنی بانخاست کە لە چوارچەوەی چالاکیەکانی ڕێکخراوەکەدا ئەنجام درراون، یان ئێمانەی لە نێوم ڕێکخراوەدا ساڵانێک شەڕیان کردووە تووشی ڕوبەڕووبوونەوە بوونەتەوە، ئەمانە شمول ناکەن. ئەو تاوانانەی پێش ڕێکەوتی 1/6/2005 ئەنجام دراون و سزاکەیان زیندانیە تاتاییان زیندانی هەتایی تونکراوە. یعنی دەڵێوانی پێش 2005ش ئەوانە شمول ناکەن، وانە ئێمانە چەند هزار کەسێکن لە زیندانەکانە. ئەمە ڕوانگەی دەوڵەتە. بۆیە ئێمە بینیمان لە کۆمیسیۆنی دادی پەرلەمانە 18 ساعت گفتوگۆ لەسەر ئەو پرسەکرا. جا ئەو کاتە تێپەڕێنرا. بۆچی؟ لەبەرەوەی داوای ئەویان کرد کە ئەبێ ئەمانە بە یاسای دیموکراتیک پڕ بکرێنەوە و ئەمە هەنگاو بە هەنگاویشە. وەک بەڕێز ئۆجەلانەڵێ ئەڵێ ئەمە هەنگاوی یەکەمە لە هەنگاو هەڵهێنانەوەی 1000 کیلۆمەتریە. ئەی باشە و ئەڵێ ئەمە ئەبێ بە یاسای تر پڕ بکرێنەوە بۆ ئەوی دیموکراتیزە بکرێن. ئەگەر ئێمە گوێمان لە دەم پارتی گرت بێت ئەو پرۆژە یاسایەکی پێشکەش کرد. پرۆژە یاساکە چییە؟ باسی ناسنامەکە، ناسنامەی کوردەکە، باسی ئازادی ڕێخستن بوونەکە، باسی ئازادی چالاکی سیاسیەکە، باسی ئازادی زمانەکە، باسی ئازادی ناسنامەکە کە هەموو ئەمانە قەدەغە بوون. ئەڵێ ئەبێ ئەو دەستورەی کە لە تورکایە هەیە بەندەکانی پێم وابێ 63 و چەند و چەندەیە ئەمانە هەمووی بگۆڕێن. بۆچی؟ لەبەرەوەی ئەڵێ تورکیا تەنیا هی تورکە، ئەبێت تورکیا بگۆڕێت، ئەبێت تورکیا بگۆڕێت بە هی کورد تورک و گەلانی ناوەی. لەبەرەوە پرسەکە ئەمەیە. ئەم هەنگاوانەی کە لە دوای ئەمە هەڵەهێنرێتەوە ئاراستەی تەواوی سیاسەتی دیموکراتیک و گۆڕانکاریەکان دیارریەکە، نەک ئەوەی ئێستا وەکو چوارچێوە کە پێڵەن ڕاگەیەنراوە. چکە ئەمە چوارچێوەیە کە بۆچی بۆ هەنگاوی دواتر. کەواتە هەر لە چوارچێم پرۆژە یاسایەشدا، بەڵام لە سەروی ئەمەوە مەسەلەن دەوڵەت باخچەلی دەڵێ دەبێ ئۆجەلان ئازاد بکرێ، دەمیرتاژ ئازاد بکرێ، ینی وەکو دەڵێ ئەو دوورتر دەڕوا لەوەی کە لە پرۆژە یاساکەدا باس کراوە. پێ دوایە ڕۆژێک لە ڕۆژانە مۆمانە بەدی بێن. ڕۆژێک لە ڕۆژان هەر بەدیەت، بەڵام دوورە ئەو ڕۆژە. ڕاستیەکەی گۆڕانکاریەکانی ڕۆژهڵاتی ناوەڕاست لەوانەیە ڕۆژانە فەرق بکە.
لاانەیە لە بەیانە هەستین لە خەو گۆڕانکاریەکی وا ڕوویدا بێ دەوانە کۆتاییان هات بێ ئەو جەلان ئازادکرابێت لەبەرەوە ئێمە ئەبینین گۆڕانکاریەکان چەنە فەورین و ئەو مەترسیانەی کە لەسەر تورکیاش هەیە بەڕێز ئۆجەلان هەمویانی پێوتون توێنێ سەرەی ئێوە دێت بۆ هەڵوەشان وەرن با پێکەوە بتوانین ئەم وڵاتە بپارێزین و ئەم وڵاتە دیموکراتیزە بکەین کە پێکەوە وڵاتی کورد و تورک بێت وڵاتی گەلانی ئەم ناوچەیە بێت وڵاتی ژنی ئازاد بێت وڵاتی ژینگەیەکی تەندروست و ئابوووریەکی فرەیی بێ ئەو ڕێ منتقیە لەوە جالان دەگیرێت کە دەوترێ بڕای بە دەوڵەت نەتەوە نەماوە بەڵێ ئەو بڕای بە دەوڵەت نییە بۆچی لەبەرەوەی دەوڵەت وەسیلەی چینێکە بۆ چەساندنەوەی کۆمەلگا ئێمە سێری دەوڵەتی تورکیاکەینەوە دەوڵەتی تورکیا هەیە بە گێڕانەوەی خەڵکانی باشووری کوردستانی ئێمە گەورەترین هێزی دەوڵەت و ئاوەدانی وایە بەڵام بڕۆ کاگە شعبی تورکی هەژارن تووشی لەشفرۆشی بوون تووشی خۆفرۆشی بوون تووشی 1001 دەردومەینەت بوون ئەو هەژاری کە بەربینی بە کۆمەلگەی تورکی گرتووە ئەگەر دەوڵەتەکە هی کۆمەلگەکە بواە ئەوایە هەژاریتیانە بواە بەڵام سێرەکەی دەوڵەت پرە بە لە باڵا کات و دەوڵەمەند گەورە بێ هەژاریەکی فراوانیش لە ناو کۆمەلگەیە دروست دەبێت کە ئاستی هەژاری گەیشتۆتە پلە باڵاکان لە تورکایە لەبەرەوە پرسەکە ئەوەیە کە ئۆجەلان ئەڵێ من دەوڵەتم ناوێ بۆ ئەوەیە کە کۆمەلگە بتوانێت خۆبەڕێوە باوە لەسەر ئەساسی سیستەمی خۆبەڕێوەبەری و خۆجێی ئیژەکاتیایە کاگادل ینی دەمێم کەم بە دوا پرسیار زۆر جار ئێمە لە باشوور بە ڕۆیەکی باشووریانە مەسەلەن دەڕوانینە پرسی کورد لە باکوور لە ڕۆژهەڵات لە ڕۆژاوای کوردستان پێ دوای ئەمە منطقە یانی وەزمونێمانە لە حکمڕانی ئەشێ بۆوانی بگوازینەوە یانەوەی کە نا ئەبێ لێگەڕین هەر پارچێ و بخۆی بیر بکاتەوە لەگەڵ واقعی خۆیدا بگونجێ سەری تێکۆشانی باکووری کوردستان لە ناو سیاسەتی نکۆڵیکردن لە ساڵی هەفتاکانەوە خاوەنی شارەوانی بووە هەوڵی داوە شارەوانیەکانی بەدەست بێنێ بۆ ئەوەی خزمەتی کۆمەلگەکەی پێ بکە بەمە دەوڵەتی تورکیا تووڕە بووە هەمیشە کەسەکانی شارەوانیەکانی گرتووە زیندانی کردوون و دووری خستونەتەوە ئێستا سیاسەتی قەویم هۆکارەکەی ئەمەیە کە کۆمەلگەی تورکیا جیاوازە لە کۆمەلگەی باشووری کوردستان کۆمەلگەی تورکیا خاوەنی سیستەمێکی تێکۆشانی خۆجیین کە دەستکەوت و تێکۆشانی گەورە و بەرنخیان هەیە و خاوەنی ئەوەن کە شەڕ لەسەر مافەکان و ناسنامەکەیانەکەن زمانەکەیانەکەن کولتورەکەیانەکەن ئەبەمەوە پەکەکەش چۆتەوە ناو تێکۆشانی دیموکراتیک و ئەوێ لەگەڵ کۆمەلگەیە تێکەڵ ببێتەوە بۆیە ئەوەی کە بەڕێز ئۆجەلان و ئەوەی کە پەکەکەیکە تێکۆشانێکە کە بەرهەمی ڕەنجی 52 ساڵە و ئەمە دەستکەوتیشی هەبوو بۆیە بەم دەستکەوتەوە هێر چۆتەوە ناو گفت و گۆیەک لەگەڵ دەوڵەتە و دەوڵەتیش ناچار بووە کە ئیتر ببین ئێمە بینیمان لە سیاسەتی قەیومە چۆن شارەوانیەکانی هەڵوەشاندە و دەستی بەسەراگرت بۆ لەبەرەوەی ئەترسێ چونکە کۆمەلگا زیندووە کۆمەلگە ئێژەکە وەیە سیاسەتێکیش کە لەوێ بەڕێوەبرێ زۆر جیاوازە لەو نیگەرانیانەی کە ئێمە هەمانە پێویستە خەڵکی باشووری کوردستان لە ئەنجامی تێگەیشتن لە خەبات و تێکۆشانی باکووری کوردستانەوە خۆی ڕەخنا ئەگەر هەیەی کەم و کوڕی ئەگەر هەیەی پێشنیار ئەگەر هەیەی پێشکەش بکە و لەم دابڕانە و لەم پارچەبوونەی باشووری کوردستانەوە سیر نەکات ئەمە بۆ خۆی گرنگێکی واتاداری هەیە کە جارێکی کە باشووری کوردستانیش ببێتە هێزێکی پشتیوان بۆ باکووری کوردستان کە ئەو ڕویا تێکۆشانە بەرەو ئاستێکی بە مەزنتر بڕوە و چارەسەری پرسی کورد بە شێوەیەکی دیموکراتیکانە و لە چوارچەوەی دەستوری دیموکراتیکی تورکیا مسۆگەر بکرێت. سپاس دەکەم زۆر بەڕێز کاک عەبدولسمان نووسەر و چاودێری سیاسی سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان سپاس بۆ دەستان خۆش بێت بە خێراتی سەرچاو زۆر بەخێر بێ.